بەناوی خوای گەورە و میرەبانە ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز خۆشویست پێک دەگەینەوە بۆ بابەتی باسکردنی بابەتەکانی تەوری ڕۆژ و ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە ئەم شەو چاوەڕێین بە تامەزرۆی ڕووبدات کە یەکێک لە گرنگترین یاریەکانی ئەم شەو ڕوبەڕووبوونەوەی ئارسناڵ و ئەتلەتیکۆ مەدریدە کە یەکەم یاری قۆناغی چارگۆشەی زەرینی چامپیۆنز لیگ و یەکەم تیپی وڵاتی هەنگاریا بەدیار دەکەوێت ئایا ئارسناڵ گەشتی هەنگاریا دەکات یاخودەوە تا ئەتلەتیکۆ مەدرید و تیپا بێگە گەشتی هەنگاریا بکەوەکووی کە چۆن لە 12 ساڵی ڕابردوو تا دوو جار گەشتی یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە ئایا ئەتلەتیکۆ مەدرید بۆ لە ماوەی 13 ساڵە دەکات بە سێم یاری کۆتایی کە ئەنجامیە یاخودەوە تا ئارسناڵ لە دوای 20 ساڵ جارێکی دیکە گەشتن بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگە دەکاتەوە کە ئەو کات یەکەم جار لە ساڵی 2006 2005 بۆ 2006 گەیشتە یاری کۆتایی کە تێیدا لە یاری کۆتایی بەرامبەر بە بەرشلۆنە ماڵاوی کرد. طبعاً خۆتان دەزانن کە دەڵی چامپیۆنز لیگ کۆمەڵە شتی زۆر جیاوازە و کە باسی دۆخی چامپیۆنز لیگە گرێ کۆمەڵی وردەکاری زۆر بچووک یەکلاکرێتەوە. ئێمە خۆمان یەکلا کردوێتەوە لەو حاڵەتانەی کە مەرج نییە ئەو تیپەی کە چامپیۆنز لیگ بەدەستێنێ یا ئەو تیپەی کە براوەی نازناوەکە بێ باشترین تیپ بێ، مەرج نییە خاوەنی باشترین یاریزانەکان بێ، باشە؟ بەڵام مەرجە باشترین مامەڵە بکە، مەرجە کەمترین هەڵە بکە. ینی دۆخی چامپیۆنز لیگ شتێکی جیاوازە. ینی بەس بێنە پێش چاوی خۆت ئەگەر تۆ هێڵێکی بەرگری تۆکمەت هەبێ کە بتوانی مامەڵە لەگەڵ هێرشبەرانی کیپێڕکابەرا بکەی، تۆ دەتوانیت مامەڵێکی باش لەگەڵ چامپیۆنز لیگا بکەیت هەنگاوێکی باش بکەیت. هەمیشە چامپیۆنز لیگ پێویستی بە باشترین بەرگریکارەکان بووە. یعنی سێریکەن ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن لە چامپیۆنز لیگا چۆن ڕوو دەدەن. بەس بەرشەلۆنە بە نمونە وەربگرن، بەرشەلۆنە بە نمونەیە وەربگرن پشکە تێبگەیت لە چامپیۆنز لیگ. بەرشەلۆنە 3 گۆڵی تۆمار کردووە، ئەچێت و یاریگای و لە 4 گۆڵی لێ تۆمارەکرێت. بەرشەلۆنە 4 گۆڵ لە ڕۆما کاچێتەوە و لاوە 3 گۆڵی تری لێەکە، یوڤە 3 گۆڵی لێەکە، لەگەڵ ئینتەر میلانە گەڕاوەتەوە ئینتەرە گەڕێتەوە 2 گۆڵی تری لێەکە. ئەها یعنی ئێمە نمونەی چی بەرشەلۆنە وەربگرە؟ یعنی من بۆچی پێدەڵێم بەرشەلۆنە باشترین تیپ بووە کە 3 گۆڵی تۆمار کردووە. یعنی نمونەکە بە بەرشەلۆنە زۆر وازەحە. باشترین تیپ بووە کە 4 گۆڵی تۆمار کردووە. خاوەنی باشترین یاریزانەکان بووە. ئەگەر باشترینیشی پێ نەبوو بێ هەمیشە باشترینیان پێشکەش کردووە، لە هەمویان باشترین بووە، بەڵام باشترین مامەڵەی نەکردووە. کۆی گشتی تۆ دوونەوە خولەکەیە لەمەیە دۆڕانوێتی، لەوەی پێرفێکتە بەس لەمەیە دۆڕانوێتی. کەمترین هەڵەی نەکردووە، زۆرترین هەڵەی کردووە، بۆیە دۆڕانوێتی ماڵاوی کردووە لە چامپیۆنز لیگ. ئەمە چامپیۆنز لیگە، ئەمە سروشتی چامپیۆنز لیگە، ینی زۆر زۆر وازانە. ڕیال مەدرید کە بۆتە پاڵەوان لەم چەند ساڵی ڕابردوو بەکردنی کەمترین هەڵە، ئەم تیپە کەمترین هەڵەی کردووە، بۆیە لە پێشتر بۆ تیپەکانی تر کەمترین هەڵە. ئەمە ئەو خاڵەیە کە لە چامپیۆنز لیگا پێویستە پێیە. جا ئێستا دەچمە سەر دێمە لای کۆمنتەکانتان هاوڕێیان عەزیز، بەخوا هەموو کۆمنتەکانە خوێنمەوانێ و هیچی لە یاد ناکەم. طبعاً ئەچمە سەر دیوی ئارسیناڵ و ئەتلەتیکۆ مەدرید بۆ یاری کۆتایی بۆی کە چێوێ و چی نابێت. طبعاً ئەوە پیاوە نووسیوێتی لە تیکتۆک ئیدیتێکی جوانیان بۆ کردووی. من سوپاسی و هاوڕێیانە ئەەکەم کە زۆر جار ڤیدۆکانە بەن خۆیان ئیدیتی یەکەن و دایانێن و فاوڕێزیان بۆی هەیە. من مەمنونیانم، ئەو پێزانینی خۆیانە، بەڵام ئەم شتانەی کە ڕوو دەدەن من وەکو ئەرکە، ینی من ئێستا بۆ نمونە کە من دایم پێم وتون من کە لەسەرم شاشێنی و کاژمێر لە کاتی ئەوەگرم ئەبێ پێشتر خۆم بۆ تەرخان کردبێ، ئیخۆ ئەبێ من شارەزاییەک لە بابەتەکەمان کۆ بکەمەوانێ، ئیخۆ بێ من زانیاریی تاڵ کۆ بکەمەوانێ،
يخوبێ من ئەو قسەی کە لەبارەیەوە دوێمیان تەطبیقم کرد بێ یا خوێندە بێتمەوە لەسەری ئەی ناکرێ من بێم هەر لە خۆ هەدانیشمان لێرەوە هەڕەمەکی قسە بکەم ئەبێ و قسانێکی یەکەم زانستی بنە بێ لەگەڵ یەک بگرێتەوانێ بۆ یعنی هەمیشە ئەمە ڕێگەیەکی باشت نیشانەیە خۆتەرخانکردنت بۆ بوارەکەی خۆت ڕێگەیەکی باشت نیشانەیە ئیتر وەکو ئەو تیکتۆک و بابەتانی تر بەخوا ئەتوانم بڵێم من ئەگەر یعنی سەیری ئەکاونتەکەشم بکەن لە تیکتۆک ئەو تەوقیتەی من ئەکاونتی تیکتۆکم دانا بڕوا ناکەم هیچ بێژەرێکی وەرزشی هیچ کەسێکە لە بواری وەرزشا کاری کرد بێت تیکتۆکی هەبوو بێ و تەنانەت من لە کاتی مۆندیالی قەتەرا لایڤی تیکتۆک مەکردانێ بەڵام بەجددی بەخوا فەزای تیکتۆک فەزایەکە یعنی ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان تەعاملی تیا بکەیت بۆ من زۆر قورس بوو ئێستا کاونتەکەم ماوە بەڵام بەخوا شتەکان وەکو خۆی هەمووی نابینم ئەوم بەسم لەوەی تێدگەێنم کە من شتەکان وەکو خۆی هەمووی نابینم بە سوپاسیانەکەم بەرحاڵ ئەچمەوە سەریارەکەیم شەوەرسیناڵ و ئەتلەتیکۆ مەدرید بەمە بینە سەر ئەو قسەی کە من کردم ئەو بابەتەی کە من وتم تاوان دوایی بە ئامانج و بە ئاسیش هەموو شتەکان شیەکەینەوە پێکەوە شیەکەینەوانێ وەکو باشترین ئێوە پێگاتی کامیان وەکو باشترین دانێ ئەنیەوە هەر یەکێکمان لای خۆمانەوە سە پێکەوە کە قسەیەکەین پێگاتی کامیان باشترین ڕەنگە یاریزان تا دو یاریزان گۆڕانکاری تیابێ بەڵام پێگاتی ئەرسناڵەکرێت باشتر بێ کرێ باشتر بێت لە پێگاتی ئەتلێتیکۆ مەدرید باشە وەکو مامەڵەکردن نا ئەتلێتیکۆ مەدرید نەیتوانی مامەڵەیەکی باش بکات لە چامپیۆنز لیگە چۆن مامەڵەکردن بۆ نمونە کە لە بەرشەلۆنەی بردووەتەوانێت دووبەیج لە ناو کامنووە هاتۆتە نێو یاریگای خۆی دۆڕا کە لە تۆتنهامی بردوێتەوە 5-2 چۆتە ناو یاریگای تۆتنهام دۆڕا یعنی تووشی ناڕەحەتی زۆر هاتەوانێ باشە لە بەرامبەر کوڕ و بڕووجا یعنی کۆڵە گۆڵی زۆری لێکراوە یعنی ئەتلێتیکۆ مەدرید ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆیە من هەمیشە یعنی هەنێ جارەکە من ناکۆکی لەگەڵ خەڵکانێ ئەتلێتیکۆ مەدرید یەکێکە لەو تیپانی لە چامپیۆنز لیگا زۆرترین گۆڵی لێکراوە بۆ لەبەروی بەرگری ناکە هاوشێوەی ڕابردوو 11 یاریزانی لە دواوە نییە نەخێر چونکە زۆرترین گۆڵیشی لێکراوە وەجگە لەوەش لەو یەکێکە لەو تیپانەی کە دووەم زۆرترین گۆڵی کردووە لە چامپیۆنز لیگ لە خۆی 36 تیپەکە واتەن تیپە بەرگری ناکە بەڵکو هێرشبەریەکە بەڵام دۆخی یاری واقعیەتی سیمۆنیەوەیە کە هەنێک جار لەگەڵ دۆخی یارەکەیان مامەڵاکە ئەی ئەگەر بچینە سەر بابێکی تر لە دیویکی تر وەقسی لەسەرکەین بە نمونە ئەگەر ئەم شەو ئەتلێتیکۆ مەدرید بە نمونە ماڵاواییکە چی ڕۆیە زین چی ڕۆیە ئایا دیگۆ سیمۆنی لە پۆسی ڕانەداتی ئەتلێتیکۆ مەدرید دوور دەخرێتەوە ئایا یاریزانەکانی هەمویان داوای ڕۆشتنەکەن یاخود لە ئێستەوە سیریزۆ بەڵێنی ئەوەی داوە بە سیمۆنی کە هاوینی داهاتوو تیپەکەی بە تاوەتی تۆکمە بکە بەشکە ساڵی داهاتوو بە واقعی ڕکابەری بردنەوەی نازناوەکان بکەن ساڵی داهاتوو ئەتلێتیکۆ مەدرید بە واقعی ڕکابەری بردنەوەی نازناوەکان بکە کەواتە ئێمە بە سەرکەوتن و دەرکران لێرە و گرنتیەکمان هەیە شتێکمان بەدەستێناوە و ڕازیبوونێک لە ئەنجامەکەمان هەیە و هەروەها گەیشتن بەم قۆناغە و دەستکەوتێکی تایبەت لەلایەن دەستەی کارگەڕی یانەکە و سەرۆکاتی یانەکە و هەندەرانی شۆ سیر دەکرێت خۆمە لە کەمکردنەوەی ئەتلێتیکۆ مەدرید نییە ئەتلێتیکۆ مەدرید لە تواناییدا زۆرشتی جیاواز پێشکەش بکات بەڵام ئێمە باز لە چی یەکەین باس لەو خاڵانە دەکەین کە چێپی و پابندە و چێپی ئەی بۆ ئەرسناڵ وایە ئایا گەر ئەرسناڵ ئەم شەو دەرکرێت لە چامپیۆنز لیگا بە دۆخێکی یاسایی سیر دەکرێت کە وەرزی ڕابردووش لە چوارگۆشەی زەرینە ماڵاوایی کردووە ئایا لێپرسی خۆ ئارتێتا ئەو دوێنەی شەو ئەو یاری دوێنێ شەو کە بۆ نمونە ئەڤەرتۆن و سیتی کە یەکسان بوون ئەنی گوژمێکی زیاتری داوە بارستان لەوەی کە تا ڕادێک گرنتی وەرگرتەوە بۆ بردنی نازناوی پریمەر لیگ و هەنگاوێ لە پێشترە بۆ نازناوی پریمەر لیگ ئازیزەکانم کۆمنتەکانی خوێنمەوە بەستکە بایە کۆمنت بێ لەبەروی کۆمنتی هاوڕێیانی ترم لەبەر چاون نەبێت چونکە دوایی ئەمە لای کۆمنتەکان بابەتەکەم تەواو کەم
بەس بە دوایەوە ئێمە لای کۆمنتەکان لەبەرەوە با یەک کۆمنت بنووسن بەشکە حەقی هاوڕێیانی تر نەخورێت. جا بابەتەکە لێرە چییە؟ ئارسناڵ ئێستا هەنگاوێک پریمەرلیگی هاتۆتە بەردەم، ئەنیا گەورەترین مەترسی لەسەر ئارتێتایە، چونکە یەک شتان با پێ بڵم لە کۆتاییە بۆ نمونە ئارسناڵ نازاوی پریمەرلیگە باتەوە، لە کۆتاییە نازاوی چامپیۆنز لیگ دەباتەوە، بەڵێ دەستکەوتەوە وەکو هەندەرانی تیپەکە دەستکەوتەوە وەکو مێژوو دەستکەوتە، بەڵام وەکو ئامادەکاری لەوە باشتر ناکرێەوە بەدەستێنانی ئەم نازناوانە، ئامادەکاری لەوە باشتر ناکرێت بۆ بەدەستێنانی ئەم نازناوانە. یعنی تۆ هەموو شتێکت کردووە وەکو کارجێڕی یانە وەکو بەڕێوەبردن وەکو سیستمی بەڕێوەبردن لە تیپەکە هەموو شتێکراوە بۆ ئارتیتا بۆ ئارسناڵ. من لە 3 ساڵی ڕابردووە هیچ تیپێک لە جیانە هێندەی ئارسیناڵ ئیشی نەکردو بۆی تیپەکەی نازناو بەرێتەوە. ئێتە پاریس بە نمونە وەرەگری، بارن بە نمونە وەرەگری، بەرشەلۆنە بە نمونە کورە بەرشەلۆنە داماوێکی خۆ بەرشەلۆنە شی کڕیوە تا بە نمونەوەری بگری، ڕیاڵ مەدرید بە نمونە وەرەگری، هیچ تیپێک هێندەی ئارسیناڵ گواستنەوەی ئەنجام نەداوە بۆی بەدەستکەوتەکان بگە، هیچ تیپێک هێندەی ئارسیناڵ پێگاتەکەی تۆکمە نەکردو بۆی بەدەستکەوتەکان بگە. لەبەرەوە واقعیەتی ئارسیناڵ ئەگەر بگات بەدەستکەوتەکانیش سروشتی ئیشکردنی ئەم تیپە وای کردووە. ئەم تیپە بۆ ماوەی 6 ساڵە لە ژێردە سێمرانەرایە، لە 3 ساڵی ڕابردوو بەردەوام پارێزگاری لە باشترین یاریزانەکانی کردووە، هەمیشە باشترینەکانی بۆ تیپەکەی بەدەستیەناوە. یعنی هەر بەسیترین شت لەم کە وەرز دەستی پێکرد ئەو دیگارد لە ناکاو تووشی پێکانێگات کە ماوەیەک داپڕە. یعنی سیریکەن ئیزە ئبریشی ئیزی نزیک بوولەوەی لە پاڵاسەوە بچێتە تۆتنام. بۆ خۆتان هەواڵەکانی ڕۆمانەوە مشتێکتان لە یادە باشە، بەڵام کاتی ئۆدیگارد تووشی پێکانەکە هات ڕاستەوخۆ ئەرسیناڵ بارگەی گواستەوانێت چوە سەر دەسەبەرکردنی ئبریشی ئیزی، ڕاستەوخۆ هەموو داواکارەکانی پاڵاسی جێبەجێ کرد. ئەم کوڕە لە باتیوی هەر هاتە لەندەن بەس دەباتەوەی بچێتە یارگای تۆتنام، هات بەرەو یارگای ئارسناڵ. لەبەرەوە ئەم تیپە هەموو ئامادەیەکی کردووە، هەموو ئامادەگیەکی کردووە بۆی کە بە نازناوەکەم کات. ئەدی بە نمونەوە لە بابایەوە هەر یعنی پێکەوە باسێک لەوە بکەین. ئارسیناڵ ئەگەر ئەم وەرزە نازناوەکان نەباتەوانێ ئەبێ ساڵی داهاتوو چی بکا بۆی نازناوەکان بەرێتەوە؟ چێ بکڕێ؟ چێ بێنێ؟ لە چی کەمە؟ ئەنیا وەرە هەر بە پرسیار وەڵام لە بێکەوە تاوتویگین لە چی کەمە؟ بڕوا بکە ئەرسناڵ لە هیچ شتێکی کەم نییە. لە دیفاع ئاڵی کاکە ئەوە ڕایە ئەم ساڵ بەرسین ئاسی خۆی پێشکەشەکە. ئەوە دیفاع ئاڵی کاکە بەرگریەڵی 7-8 بەرگری کاری پێ، ئەوە ناوەند دەڵی 4-5 ناوەندی پێ، ئەوە هێرشبەر و باڵەکانەڵی لە هەموو مەرکەزێ بەدیلەکانیان هەیە. یعنی سێریکە لە هێرشبەری سەرڕمەکەشە ئەوە هاڤێرسە قەیناو تووشی پێکەمەوە، بەڵام بەبەسم لە ناوە هاڤێرسمانە یوکیرشمان هەیە، گابرەل جیستۆسیشمان هەیە. تۆ چیتر بەتەمای بکەی بۆم تیپە بۆی نازناو بەرێتەوە؟ هەنی فەرقەکەی ئەوەیە بڵێ چی؟ بڵێ من هاریچینی نمەکەم بە سەرڕم کڤارایە نمەکەم بە هێرشبەر و لامینیاماڵە نمەکە ئێسیرەکەی ئەو سیانەی عنی تەنها کێشەی باڵی ڕاستی هێرشبەری ئارسناڵەکەویش تیپەکە بە ترۆسارد و مارتینێلی توانیوتی بارودۆخەکە ڕێکا هەنە جارژی زی لەو مەرکەزای بەڕێکە ئەخۆ تۆ ناکرێ ریانزای ریزانەکە و بەو جۆرە بن. ساکار ڕاستەم ساڵاسی داوازیەوە، بەڵام بە دیوێ لە دیوەکان تۆ ئەبێ لەمە تێبگەیلەوەی کە ئەم تیپە هەموو شتێکی بۆ کراوە بۆی کە بەم دەستکەوتانە. بۆیە ئەمە بۆچی من بۆت باسەکەم؟ بۆت باسەکەم کە بەرپرسیارەتەکە لە ملی ئارسیناڵ گەورەترە، کە زەختی تێپەڕاندنی پێگەکە یاخود زەختی تێپەڕاندنی ئەم قۆناغا لەسەر ئارسیناڵ زیاترە تا ئەتلێتیکۆ مەدرید. ئەزانم ئەمە دووباری هەیە، ڕەنگە ئارسناڵ تووشی سرەسکار ڕەنگە بە جۆرێکیش لە جۆرەکان حەزەرەکەی واقعیەتی بردنەوەی پێبەخشێ. خۆ هەموو شتێ بەم جۆرەیە ڕوا، بەڵام بابەتەکە لێرە چی ئێمە کە ئەوەی کە باسیەکەین؟ ئەوەی کە باسیەکەین بابەتەکەی ئێمە لەمەیە کە ئێمە ئەم شەو لە بەردەم دوو بەرپرسیارەتیان.
لەوەی کە تۆ بەرپرسیارەتێکی گەورەت لەسەر شانە کە هیچ شتێکی تر نەماوە بۆت بکەن بۆ ئەم قۆناغە تێپەڕێنی بگەیتەوە یاری کۆتایی و لە بەرامبەردا ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر نەشگاتە یاری کۆتایی زۆر ئاساییە بەلای سەرۆکاتی بەلای هاندەری کوردستانەوە ناڵێ هاندەری کوردستان وای داناوە ئەتلێتیکۆ مەدرید لە ڕیاڵ مەدرید باشترە لە بەرشەلۆنە باشترە لە مانچستەر یونایتد لە پێشترە لە بایر مونیخیش لە پێشتر و نازناو نابە دەست بەتاڵ دەرەچێ سیمێنی هاندەری کوردستان وای داناوە یعنی وەکو تیپێکە هەر بە نمونەی خولی کوردستان بێنەوان تیپێک لە پلەیەکەوە سەرەکەی بۆ پلەناوی یەکسەم وەرزێکسە پێ بڵێ وڵاتەوە بێ وەڵا بچێتە خولی سێرەکانی هەڵاغ یەکەم وەرز پێی بڵێ تۆ بێ نازناوەکە بریتە کاکە ئامادەی من باییەوە نییە پێگاتەکەی من هێندەی تیپەکانی تر بەهێز نییە بۆیە یعنی من باسی شانی جێزیەت ئەتلێتیکۆ مەدریدم بۆ کردی ئەم واقعە بە من دەڵێ وەکو واقعی یعنی بڕوا بکەن ئێستاژەم قسەیەکەم ویڵێمەوە خوا ئاگادارە لە ناخی دڵمەوە حەزەکەم دیگۆ سیمۆنی یاری کۆتای چامپیۆنز لیگ بێت هەر لەم چوارتیبەیە حەزەکەم سیمۆنی براوی چامپیۆنز لیگ بێت یعنی خوا ئاگادارە لە ناخی دڵمەوانێ حەز ئەکەم سیمۆنی نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە چونکە بۆ حەزەکەم دەستکەوتیە بێ من ئەم ساڵ یعنی من پێم وتیوتم لە ماوەی کارکردنم لەم بوارەیە لە بواری شیکاریە زۆر کات کەوتومە تاڵە بەرامبەر بە سیمۆنی بەڵام پاش خوێندنەوەیکی تاوم بۆ ئەتلێتیکۆ مەدرید پاش خوێندنەوەیکی تاوم بۆ سەرۆکاتیانەکە پاژەوەی کە چوومە وردەکاری و ئینی ئەتلێتیکۆ مەدریدەوە 3 ساڵە بۆ سیمۆنی یعنی تێگەیشتم لەوەی کە سیمۆنی بۆچی لە ئەتلێتیکۆ مەدریدە سیمۆنی بۆچی زۆرترین موچە وەرەگرێ سیمۆنی بۆچی لەلایەن سەرۆکاتی ئەتلێتیکۆ مەدریدەوە قوڵ کراوە ئەگەر هەچ کەسێک هەوڵ بدا لەوە تێبگا بۆ سیمۆنی لە ئەتلێتیکۆ مەدریددا کارەکە تێ ئەگالەوەی چی بە ئەتلێتیکۆ مەدرید و چی بە سیمۆنیاڵە من بۆ خودی خۆم حەز ئەکەم ئەتلێتیکۆ مەدرید نازناوی چامپیۆنز لیگ بەرێ بەڵام واقعیەتی دۆخەکە و ئامانجەکان و ئەنجامی یاری چوونیش کە بەداخەوە یعنی من ئەم قسەیەکەم ئەتلێتیکۆ مەدرید ئەبووایە لە یاری چووندا بەخوا بەلانی کەمەوە یعنی دووبەیەک بیبردایەتەوە ئەگەر سێبێک نێبرداتەوە بۆیە بەلانی کەمەوە دووبەیەک بیبردایەتەوە ئەم نەبردنەوەی یاری چوون ڕاستە یەکسانی ئەنجامێکی باشە بەڵام فشارێکی زۆرە لە سەر تیپەکەیەوە بە تایبەتی ژێمە یاریی خۆلاقی کۆمەڵەکانمانەیە کە ئارسناڵ و ئەتلێتیکۆ مەدرید یاریان کرد لە ئیماراتە کە بینیمان ئارسناڵ چۆن سەرکەوتنی تۆمار کرد و یعنی شتەکان بەرەو ئاڕاستی بەرژەوەندی ئارسناڵەوەن ئەگەر ئێستا ئەمە هەردوو یارەکە هەفتەی داهاتوو بکرایە ڕەنگە شتێکی تر بووە بەڵام تۆ سیرەکەی گۆڕانکاری چی بەسەراتەوە گۆڕانکاریەوەی لێ بەسەراتوە ئارسناڵ لە پریمەر لیگا دۆخی کەوتەوە باشی سیرکەن لە کاتی سپۆرتینگ لیشبۆنەیە لە کاتی ڕوبەڕبوونەوەکەی سپۆرتینگ لیشبۆنەیە ئارسیناڵ دۆخی کەوتە لێژی لە پریمەر لیگا لەگەڵ سپۆرتینگ لیشبۆنەیە بە 2 یاری یەک گۆڵی کرد بەڵام نەهێش گۆڵی لێ کرێمە مهم بوو بە 2 یاری یەک گۆڵی لێ کرد لەو کاتەیە بوو کە فشارەکەی لێسەر بوو بەڵام لەگەڵ دۆخی ڕێک بووان ینی سێری کە ئەنجامێکی یاری چوونی ئەتلێتیکۆ مەدرید کە لە ناوی یاریگای ئەتلێتیکۆ مەدریددا سێری کە تۆ یەکسانبووی ئەنجامێکی زۆر باشە لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگە هاتەوانێ ئەو سەرکەوتنەی فوڵهامی بەدوای هێنا بە جێمێک 3 گۆڵی تۆمار کرد کە فوڵهام هەمیشە سەرێشەیەکی گەورە بۆ چونکە دێربیەکی لەندەنە و زۆر کاتیش توانیوێتی خاڵ ئارسیناڵ وەربگرێ بەڵام ئەو هاو باس و بانجام یارەکەی لێ بردەوانێ و سیتیژەم دەرفەتی ئێڤەرتۆنیژەم دیاری پێشکەش کرد بۆ ئێڤەرتۆن یعنی هەموو شتەکان لە سوودی ئارسیناڵە ڕۆن لە بەرژەوەندی ئارسناڵە ڕۆن بۆی واقعەکە وامان پێڵە یعنی من لە کەمکردنەوەی ئەتلێتیکۆ مەدرید نییە من بڕوا بکە بەدەستی من بێ ئێستش حەز دەکەم ئەم شەو ئەتلێتیکۆ مەدرید دوویژ باتەوە بگاتە یاری کۆتایی چامپیۆنز دڵی خۆم وا ئەخوازێ دڵی خۆم وام پێ یعنی حەزەکەم کە وابێ چونکە بەجددی وەکو پێم وتن ئەگەر بخوێنەوە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر بخوێنەوە لەسەر سیمۆنی ئەگەر بە دوادا چوون بکەن بۆی کە بۆ سیمۆنی لە ئەتلێتیکۆ مەدریددا زۆرترین موچە وەرەگرێ بۆ سیمۆنی لە ئەتلێتیکۆ مەدریددا چەندین ساڵە بەردەوامە تێ ئەگەن لەوەی کە ڕەنگە ژۆکو من ڕەتام گۆڕە و حەز بە ئەوە بکەن یعنی بەدڵتان بۆ بڵێن حەزەکەن ئەتلێتیکۆ مەدرید بڕوا بەڵام ئێتر دۆخەکە و هەموو شتەکان لە بەرژەوەندی ئارسناڵە ئێمە کاک فەرهاد گیان ئەگەر ئەتەوێت تێبگەی ئەتلێتیکۆ مەدرید هیچ یاریزانی سوپەری تیپی پلەیەکی پێ نییە سەیریکە چواردیفاعەکەی ئەتلێتیکۆ مەدرید یاریزانی شوێن
شوار بەرگری کارەکەی ئەتلێتیکۆ مەدرید یاریزانی شوێن ناوەندی ئەتلێتیکۆ مەدرید چییە؟ یعنی سوپەرستارێ لە ئەتلێتیکۆ مەدریددا هەیە و نییە ئەلڤارێزە. ئەلڤارێزیش یەدەگی گواردیۆلا بوو، یعنی یاریزانێکی یەدەگ بوو لە پێگاتەکەی گواردیۆلا لە مانچستەر سیتی. باشە ئەم ئەدیمۆلا لوکمانش خۆم دوو جاریتر بۆم باس کردوون لەوەی کە لۆکمان لە چ دۆخێکەواتۆتە ئەتلێتیکۆ مەدرید. ئەگەرە تانەوەی ینی بۆ نمونە ساباتی ئەتلێتیکۆ مەدرید بۆ بکەن کە حاڵەتەکەی چۆنە، من پێم وایە ساڵی داهاتوو ئەرکی سیمیۆنیەکە وەڵامی ئەم بابەتانە باتەوە، چونکە سیریزیۆ بە پێی ئەوەی کە لە راپۆرتەکان بڵاو بۆتوانێت بڕیاری داوە بۆ ئەتلێتیکۆ مەدرید پارێزگاری لە هەموو ئەستێرەکان بکە و لە بەرامبەرە کۆمەڵە گرێبەستی نوێ بۆ دیگۆ سیمیۆنی ئەنجامدا بۆی کە وەرزی نوێ ڕکابەری لەسەر بردنی ناسناوەکان بکات، چونکە ئەگەر ئەتەوێت تێبگەی ئەتلێتیکۆ مەدرید ماوەی 10 ساڵ بەس دیفاعی کردو، ینی بە شێوەی کلاسیک یاری کردو، بە شێوەی کاتێناچو یاری کردو لە دواوە یاری کردووە. ئەگەر ئەتەوێت تێبگەی ماوەی 2 ساڵ ئەتلێتیکۆ مەدرید شێوازی یاریکردنەکەی گۆڕیوە هاتۆتە پێشانێ، لە دوای نانی ئەلڤارێز و ئەتلێتیکۆ مەدرید شێوازی یاریکردنی گۆڕیوە، وی ئەم 2 ساڵە هەر خەریکی ڕێخستنەوەی تی بووە. بەڵام ساڵی داهاتوو ڕەنگە ئەتلێتیکۆ مەدرید ئەرکەکەی قورستر بێت. تێمە لای کۆمنتەکان ئەو کاکازیانەڵێ بە کاگۆران بڵێن ئەم شەوم دەگەنە فیناڵ هەم پریمەر لیگیش دەبن، ئەڵێ وەک جوتیارێک ئەرسناڵ زین چۆن دەروێنە بۆ بەرهەمەکانیەکە ئەبێ بیکە چونکە لە هیچی کەم نییە. بە ئەتلێتیکۆ مەدرید ناوترێت لە هیچی کەم نییە، چونکە تیم هەیە بە لێشاو یاریزانەکرێ هێشتا ناتوانێت شتێ بکا بە شتێ کاک، هێشتا ناتوانێت شتێ بکا بە شتێ. ینی بۆم چاوە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید زەقە کرێتەوانێ. ئەتلێتیکۆ مەدرید کۆمەڵە شتی جیاواز و دیاریکراوەکە لە ناو چامپیۆنز لیگا ئەمێنێتەوە، ئەمە ناتوانێت بکە، هیچی تر ناتوانێت بکە. کاکاروانجان ئەزیزی کاگرشا دەڵێ وەگاندەرێکی بەرشۆنە حەزەکەم ئەرسیناڵ بیباتەوە. کاکاروان جۆکو من وایاڵێ بەدڵەوە حەزەکەم سیمۆنی چامپیۆنز لیگ بیباتەوە. کاک دانێر دەڵێ چ هۆکارێک وا دەکات کە ئەرسناڵ نەتوانێت بگاتە یاری کۆتایی پێ دوای یاریەکە بگاتە زیادکراو. من تەسەوڕ ناکەم بگاتە کاتی زیادکراو و پێشم وایە کە ئەوە ئەرسیناڵە لەوەی کە یاریەکە تەسلیمی ئەتلێتیکۆ مەدرید کە ئەگنا بڕوا بکە ینی ئەرسناڵ هیچ بیانوویکی پێ نییە، وەکو پێم وتی ینی تۆ وەرە ئارتی تام شەو ئەگەر ماڵاویت کرد لە چامپیۆنز لیگ ئەڵی بە چ هۆکارێ دەبکرا، ئەڵی لە چیم کەم بوو بەس بۆ ئەتلێتیکۆ مەدرید وانە. هەڵە کاک محەممەد پێ دوایە سیتی چی وایشی ماوە دەوری بەرێ دوای و تعادلێ دوێنێ شەو هیوا هەرێمێنێ وەکو هیوا ئەگەر باسەکە لە هیوا هەرێمێنێ بەڵام زۆر قورسە. کاگونەری ئەزیز ئەرسناڵ و ئەتلێتیکۆ یاری داخراوەکەن پێم وایە یاریکی خۆش نابێت هەردوو لە هێرشی هەڵگەڕاوەکەن بەخوا کاگونەرجان یاری چوون یاریکی زۆر چەنزڕاکێش و زۆر تاکتیکیان کرد و یاریکی زۆر بە چێژ بوو، بەس فەرقەکەیەوە بوو گۆڵی کەمیتیا بوو. ئەگنا فرسەی زۆر فەوتا فرسەی زۆر دروستکرا، هەردوو تیپ کۆنتترۆلیان باش بوو، XGیان باش بوو، یعنی هەموو شتێ پێرفێکت بوو. کاک شێغێرش ئەڵێ گەیشتنی ئەرسناڵ بە کۆتای ڕێژەی بۆ چوونی من ١٧٧ ڕاست ئەتلێتیکۆی سرعترن، بەڵام ئەرسناڵ بەڕاستی زیاتر تمۆیانە بگەنە ئەو لەو ساکۆ باسیەوەکەین کاک شێغیان. کاک سیروان ئەڵێ هەندێک جار وردەکاری بچوو یاری بە ئاقارێک دەبات کە ناچاری لەگەڵی دابڕێ بە نمونە کاتی سووریا خودپێکانی یاریزانیان گۆڕانکاریشی ئەڵە منیش هەمان بۆ چوونی تۆمەیەکێ کەمترین هەڵە بکات ئەو دەیباتەوە خۆی ئەمە سروشتی چامپیۆنز لیگە سیروانجان. ینی من بە ئەزمموی نزیک بە چەنە ینی توانم بڵێم لە ساڵی 2000 من بە تەواتی چامپیۆنز لیگەکان لەبینم. ینی ئەگەر بە تەواتی باسیکەن لەو چامپیۆنز لیگەی ڕیال مەدرید و ڤالێنسیا کە ڕیال مەدرید بە 3 گۆڵەکە سەرکەوتنی تۆمار کرد، گۆڵەکەی مۆریانتس و ماکمانەمان و ڕاول گۆنزالێس. دواتر ئەو چامپیۆنز لیگەی باری موونیخ و ڤالێنسیا کە تێیدا بە پەنارتیات بایرن بردیاوانێ، دواتر هاتە سەرەوەی ینی ڕیال مەدرید ئەوەی زیدان کە گۆڵەکەی کرد. دواتر بۆ ینی سیریکە مەبەسم لە چیە لێریا من مەبەسم لە دۆخی چامپیۆنز لیگ بەچی ئەڵێم دۆخی چامپیۆنز لیگەوەی من متابعەیم کردووە، ئەوەی من متابعەیم کردووە ڕێک بەم جۆرە بووە، یعنی ڕێک ئەم دۆخی وەرگرتووە، ڕێک تیپەکان بەم جۆرە ئەم دۆخی وەرگرتووە لەوەی کە
کامیان کەمترین هەڵیان کرد لە چامپیۆنز لیگ پاڵێراوێکی بێستر بن. مامۆستا داود دەڵێ ئەو یاری ئەم شەی مانچەستەری سەلمانی تۆپت لا بێت هێرش بە بەردەوامی بەری بێت توانای جەستەیی و شەڕەنگێزی دەدۆڕێیت بەتاوە شتێکی حتمیە. دەستی تۆش خۆش کاگەمات. کاگە عەبدوڕەحمان ئەڵێ منەوە کاندەرێکی ئەرسناڵ دڵنیام لەوەی ئەرسناڵ دەگاتە یاری کۆتایی خەڵک بۆ ئەو نەڕەشبینە بەرامبەر بە ئەرسیناڵ کات تەواو بوو سیتی دۆڕابوو. ئیتر پریمەر لیگ بەم جۆرەیە زۆر ئاساییە. ئەو یەکسانبوونەی مانچستەر سیتی تەئسیری لەسەر یاری ئەم شەوی ئەرسناڵ هەیە وریان زیاتر بەرز بوو. تەبعاً بە تاکیدەوە وابێ. قوربانە بم بڕیاریجان خۆ ئەزیزی بەساقەوە بم. یاریزانی بێزمون و ڕانەری بێزمون و سەرۆکاتی بێزمون هیچی واگ لە ئایندەی چێلسی بەدی دەکرێت؟ دەستکاری مارەسکاکەن؟ نە، ئاوا نە، ئابەم جۆرە نە. ئەگەر ڕانەرێک گەێنن 3 ساڵ وازی لێنن بەدڵی خۆی ئیشکا لەم تیپیا بەڵێ هیوا بەدیەکرێت بەس ئاوا نەبەخوا کاک پێژەوە. سپێشەڵوە لەڵێ کاک محەممەد پیرێز ئەمڕۆ بۆندی مۆرینۆ یەکلا دەکاتەوە. مەرجەکانی مۆرینۆ بۆ گەڕانەوەی ڕیاڵ مەدرید چین؟ تا سپێشەڵۆیان جوای گوێم لێ بگرە. بەخوا ناگام لەوەی ئەمڕۆ پیرێز بۆندی مۆرینۆ یەکلا دەکاتەوە. ناگام لەوەی مۆرینۆ چ مەرجێکی داناوە بۆی کە ڕیاڵ مەدرید چی بۆ بکە و چی بۆ نەکە. نەئاگام لەوە دەبوونی ژوەک و تۆ بەس ئاگام لە هەواڵەکەیەتی. من نە لە مارکا ئیشەکەم، نە لە ناو ماڵی ڕیاڵ مەدریدام، نە هاوڕێ نزیکی مۆرینۆم، نە بریکاری کاری مۆرینۆم. یعنی بەجددی کۆمەڵە پرسی کاکە کۆمەڵی خەڵکیش لەم بارەیەوە قسەتان بۆ بکەن دڵنیا بن لەوەی ڕاز ناکەن لەگەڵتانە. چونکە ئەم زانیاریانە بەو کەسانە وەرەیگیری ئێمە کەسمانەوەین. ئەوەی کێمە وەریەگرین دیڤید ئۆرنیشتاینە کە بڵاوێ کاتەوانێ، ڕۆمانۆیە کە بڵاوێ کاتەوانێ و چەند ڕۆژنامە نووسێکی تر کە سەبارەت بە مێرکاتۆ شتەکان بڵاوکەنەوە یا ڕۆژنامەیە بۆ لاو ئەم و ئەوە. ئێمە ژەوانەیە بیستن و دوایین شیکاری بۆکەین. ئەوەی کە تۆ باسیەکەی لای ئەو کەسانە دەسێک خۆ ئەزانم خەڵکێکەیە لەبارەی ئەمەشەوە قسە و بۆوەکە، بەس بەخوا من ناتوانم لەو بارەیەوە قسە بکەم. چونکە من قسە لەسەر شتێکم کە یعنی بتوانم خزمەتی تیا بکەم. کاکاروان ئەڵێ لەبەروی ئیسپانیا خۆشە داندەری یانێکی ئیسپانی مەبەستە لەوەی ئەتلێتیکۆ مەدریدە. وەڵڵاهی من خۆم هاندەری یانی ئیسپانی نیم، خۆم هەموو خەڵک ئەزانێ من هاندەری ئیتالیا و هاندەری میلانم و تا کارلۆ ئەنشڵۆتی لێ بۆ بەڵێ هاندەری ڕیاڵ مەدرید بووم وەکو کارلۆ ئەنشڵۆتی و محبەتی بۆمە بووە. سیمۆنی و هیچ پەیوەندێکی نەبە ئیسپانی بووە لە تۆپی پێشە هەڵبژاردەیە کە ڕقم لێی بە ئیسپانیە هەر زۆر ڕقیشم لێیەتی، چونکە ئەتوانم بڵێم زۆرترین زیانیان بە ئیتالیا گەیانەوە کە هەڵبژاردەی دڵخوازی خۆمە وەکو حەزی خۆمی. تر نازانم تۆ ئەمەی کە تۆ ئیڵی لەبەرەوەی ئیسپانی و خۆشە داندەریانێکی ئیسپانی دەمایان نازانم. کاگاوڕێڵێ بۆ ڕیاڵ چێ باشە و کوڕانەرەوە کاتی خۆی قسەی زۆر لەسەر دەکەین. ئەڵێ ئارتیتا ئەو توانایی هەیە ئەمشەو بیسەلمێنێ لە دوو نازناوەکە نزیکە ئەبێ بیسەلمێنێ. کاکژیکاری عزیز پێدوانی ئەمڕۆ ئەرسناڵ لە یاریگای خۆی بەکراوی یاریپیاد لە بەرژەوەندی ئەتلێتیکۆ مەدرید نابێ. من قەت بڕوا ناکەم ئارتیتا ئەگەر بەکراوی یاریکا هێندە فەراق با لە دواوە ئەتلێتیکۆ مەدرید ئەو یاری بووە کە خۆی ئەیکات، چونکە سێریکەن شێواز یاریکردنی ئەتلێتیکۆ مەدرید بۆ گۆڵکردن زۆر دیارە لە باڵەکان و دواتر مەترسی دروستکردنە سەر ناوچەی بۆکس. کاتی ئەمەی لێدا ئەخی زۆر قوزەتوانێت گۆڵکەوت و بینیتان لە میانێ بە پەنارتی گۆڵەکەی ڕاست ئەرسناڵیش بۆ جۆرێ، بەڵام ئەرسناڵ لە یاری خۆیان تۆزێ تەعاملی جیاوازتری و تۆزە شێوازی گۆڵکردنی جیاوازیە. بۆیە قەت بڕوا ناکەم ئەرسناڵەوە مەدایە بە کا گۆران سەبارەت بە سیمیۆنی وا باسایی لی تێناگەن ئەزیزەکەم، ئەبێ خۆتان بچن بە دوایە بچن، چونکە شتەکە ئاوا تێناگە. یعنی دائنیشی تا ئێوارە من بۆتان باسکەم تۆ قەرارێکت داوە بەس تا نەیخوێنیتەوە و تا نەچن بە دوای نەچن بۆی کە من چی ئەڵێم تی ناگەن بەخوا لە بابەتەکە. قوربانم کاکەمانجیان من پێشبینی بەخوا دژی کەس ناکەم و ئەوەی کە خۆم قەنەعاتم پێێتی یا ئەوەی کە خۆم خوێندنەوەکەم لەبارەی یاریکردنی تیپانێ ڕێگەوەیە کە من بڕوام بەمە هەیە. یعنی من بەوردبوونەوە لە کۆی گشتی یاریەکان قسەیەکەکەم جاری واشەی غەڵەتەکەم کاکە خۆ مەرج نییە بی پێکم ئەسە من ئەسەی لەسەر نییە کاکە من کۆمەڵە پێشبینی زۆر وەڵاهی منە مۆرزە پریمەر لیگ دەستی پێکردووە بەتەواو بووم لیڤەرپوڵ نازای پریمەر لیگ بەرێ خۆ تۆ بەتەواوی من ڕاکەم لەمە
ناوەڵام بەشارە من هەر بەتەما بووم لیڤەرپوڵ ئەم وەرزە نازای پریمەر لیگ بەرێ نەگەر سیناڵ بیبە ئەمەش من کردووە شتی تریشی ڕازبوو من کردووە لەبەرەوە من شانازی بە غەڵەتەکانم زیاترەکەم تا پاسیەکە شەو دوای کۆتایەتنیارەکە لەگەڵ هاوڕێیانم ڕاستەوخۆ دوای کۆتایەتنیارەکە پێتان دەگەێنەوە واتە